چەندین ساڵە داوا دەکرێت پێداچوونەوە بە لیستی بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجەدا بکرێت بۆ پێی کەسانێکی تێدایە کە بەرکەوتنین و ناویان لە لیستەکەدایە. نیشانەکانی بەرکەوتن بە چەکی کیمیایی تیانە بێ ئەڵێن تۆ شایستنی. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە ڕای دەگەێنێت لەسەر داوای ئەوان دەست بە پشکنینی بەرکەوتوان کراوە. دەژڵێت با دەردانێکی بێشومار لە چارەسەری بریندارانی بۆردومانی کیمیاییدا کراوە. من لیستێکی 53 کەسیم کەوتە بەردەست کە یەکێک لەم ڕێکخراوانە بردبووی بۆ کۆماری ئیسلامی ئێران. داومەتە دەست داواکاری گشتی لە هەڵەبجە. داواکاری گشتی لە هەڵەبجە ناردوێتی بۆ هەولێر، بەڵام بەداخەوەم حەزەکەم لە پەیامەوە پێیان بڵێم پەیامێکیان بۆ بنێرم ئەرێ بۆ ینی ئەو ئەگەر ئێستا ئەو مەلەفە لەسەر ئێمە بۆیە زوو جوڵێنرابوو بەس بۆ ناجوڵێنرێ بە هەدەردانێکی بێشوماری پارە هەبووە بەبێ حساب و بەبێ کتاب بەبێ وردبینی هاتوون ئەم پارانەیان بردووە لە شوێنێکەوە پێیان درراوە بۆ نمونە هەبوو 30,000 دلاری پێدراوە چۆتە ئەوێ نانێکی خواردووە و گەڕانێکی کردو سەردانێکی دکتۆری کردو یانەی کردو و گەڕاوەتەوە راپۆرتێکیان بۆ نووسی و نووسیانە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم کەسە زۆر حاڵی خراپە دکتۆرەکەش پێی وتووە بێ بگەڕێتەوە دووبارە چوونەتەوە ئەم لیستیان بردووە بەردەم سەرۆکی حکوومەتی شەر پارەی بۆ بژاردوون لەبەرەوە وای لاتەوە ئەم ڕێکخراوانەی ئەوە منیاوەتە داواکاری گشتی مەفەقەرە هاتووە ئەڵێ ڕێژەکەی کەمەندامەکەی ئەوە نەبوو موچەکەی ئەوە نەیە. بەرپرسانی کۆمەڵەی قوربانیانی کیمیایی باران قسەیەکی دیکە دەکەن و ئەوانیش دەڵێن لەسەر پێشنیازی ئێمە پێداچوونەوە بە لیستی بەرکەوتواندا دەکرێت، بەڵام کارەکە گرنگی خۆیە و کەسانێک شایستە و بەرکەوتە نەبن لە لیستی برینداراندا دەردەێنرێت. بە پێی زانیاریەکانی پەیام لیستی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە سەراستی کوردستان و شوێنەکانی دیکەش دادپەروەری تێدا نییە و کەسانێک بەرکەوتەی ڕاستەقینە نین مافیەوانی دیکە دەخۆن. لیستی بەرکەوتوانی وەکو لیستی شەیدان بەدەر نییە لە تەزویرات لە بوونی برینداری ناحەق. ئێمە زیاد لە 13 ساڵە بە چڕی ئیش لەسەر ئەماکەین داوا لە حکوومەت هێرەمی داوا لەسەر داوا لە حکوومەت هێرەمی کوردستانەکەین کە بەجددی کار لەسەرم پرۆسەیە بکە کۆمەڵێکە زەن بە ناحەق خراونەتە ناو ئەم لیستەوە و وەکو بەرکەوتوویەکی سەخت ماف و امتیازات وەرەگرن کۆمەڵێک کەسی ژەن کە حەقی خۆیانە بچنە ئەم لیستەوە تا ئێستا ناویان تۆمار نەکراوە لەم لیستەیە. ئەمە ئەبێ لیژنەیەکی پسپۆر بە حکوومەتی هەرێمی کوردستانیان جهەتی ڕسمی پێ هەڵسێ ئەم بەرکەوتوانە چاکسازی بکە پاکسازیان بکە. بەپی ئامارەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان 900 بەرکەوتەی بۆردومانی کیمیایی هەن 350 بەرکەوتە لە سنووری هەڵەبجەن و موچە وەردەگرن. لە ئێستادا لە ڕێگەی لیژنەیەکە وەزارەتی تەندروستی پشکنین بۆ بەرکەوتوان دەکات. ئەوانەی ڕێژەی لە سەدا 90 بەرکەوتن 400,000 و ئەوانەی لە سەدا 60 بەرکەوتە بن 250,000 دینار مانگانیان پێدەدرێت. ئەوانەشی کەمتر لە سەدا 40 بەرکەوتە بن هیچ موچەیەکیان پێنادرێت. ئەوانەشی بە تەسکیە حیزب و گوشاری کەسانی لە زڕۆیشت و خراونەتە ناو لیستەکە و وەک بەرکەوتەی بۆردومانی کیمیایی سوودمەند بوون لە لیستەکەدا دەردەێنرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.